ئەم بابەتە بابەتێکی سەرنجڕاکێش و گرنگە کە کۆمەڵی گەنجی کوردستان هەڵساوند بە ئەنجامدانی پرۆژەیەکی ڕۆشنبیری بازرگانی کە خۆی دەبینێتەوە لە پلتفۆرمێکی دیجیتالی و پەرتووکی دەنگی کوردی. پلتفۆرمەکە بە شێوەی وێبسایت و ئەپلیکیشنی مۆبایل بەردەستە. ئەو بەکارهێنان و دروستکردنی ئەژمار بە پارەیە، بەڵام گرنگیەکەی لەوەیە کە بەهۆی و کارەوە نووسەران و وەرگێڕان لە بەرامبەر بڵاوکردنەوەی بەرهەمەکانیان لەم پلتفۆرمە ڕەپارەیەک وەرەگرن، چونکەی دی سوودیەوانی شەر چەندە جیهان بەرەو پێشتر بڕۆ تەکنەلۆژیا زۆر زیاتر ببێ و کاتە ئەم کارانە ئەگەر بەم شێوازانە مامەڵی لەگەڵا نەکرێەوە وردە وردە بەرەو یاخود ئەگە بڵین لە ناوچوونیان کەمبوونەوە یاخود بێبەهابوون ئەڕوا بەداخەوە بۆ بەتایبەت ئەو کەسی کە ماندووە بێن و سەرەکەی بێ ئەو کەسە بێ کە چاپیەکە. لەسەر گرنگی ئەم پرۆژەیە ئێمە میوانداری دکتۆر هێمن شێخ عومەرمان کردووە کە دامەزرێنەری ئاگۆرا ڤیژنە. دکتۆر بەخێر هاتی و بەیانیت باش، ڕۆژێکی باش. زۆر سپاس بەیانی ئەو بەیانی سەرجەم بینەرانتان باش، سپاس بۆ ئەم هەلە. زۆر سپاس. دکتۆر پێم خۆشە ئێمە هەرچەنە بە شێوەیەکی کورت باسی ئەوەمان کرد پرۆژەکەتان چۆنە، تۆش ئەگەر چی دیکە هەیە بیخەیتە سەرەوەی کە بزانین بینەر ئاشناتر بێ بە پرۆژەکەتان. زۆر سپاسانەکەم، بەڕاستی دەستخۆشیتان لێکەم. ئێوە هەر لە یەکەم تایتڵەوە کە بەکارتان هێنا دەواازەیەک بۆ گەڕانەوە بۆ دنیای خوێندنەوە لە ڕێی کتێبی دەنگیەوە تایتڵێکی زۆر زۆر جوانە. من لەمە دواتوانم خۆشم بەکاری بێنم لە باسکردن لەسەر پرۆژەکە. هەروەها باسکردنی ئەو نمونەی جەنابەت باست کرد بۆ نمونە کە لە کاتی هاتن بۆ سەر ئیشوکار ڕۆژانە چەند کات ژمێرێک ڕن چەند خولەکێکرد لێ ئەڕوا ئەتوانی بەکاری بهێنی بۆ خوێندنەوە. کتێبی دەنگی خۆی لە خۆیدا داهێنانێکی تازە نییە، داهێنانێکە نزیکەی 90 ساڵ بەر لە ئێستا هاتۆتە کایەوە و لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا کاری لەسەر کراوە. بەڵام لە ئێستادا ڕەنگە زۆر زۆر گرنگتر بێ وەک لەو کاتەیە کە لە سەرتادا داهێنراوە، چونکە ستایلی ژیانی ئێستامان گۆڕاوە. زۆر کەممان کاتمان هەیە دابنیشین و کتێبێک بەدەستەوە بگرین نیو کاژێرێک چەند کاژێرێک بیخوێنینەوە. بەڵام زۆر بەمان ئەبێ کات بۆ وەرزش بدۆزینەوە، زۆر بمان ئەبێ کات بۆ هاتوچۆ بدۆزینەوە. لە وڵاتانی دەرەوە زۆر بمان کات لە شەمەندە نەفەر و لە فڕۆکەخانە و لە نێو فڕۆکە و لە نێو پاس بەسەر ئەبین. ئەم کاتە ئەکرێ بۆمان بگەڕێتەوە بۆی کە بتوانین گوێ لە کتێبی دەنگی بگرین. بۆیە کتێبی دەنگی وەکو داهێنانێک و وەکو میدیایەکی بڵاوبوونەوەی کتێب لە کاتی ئێستا لە هەموو کاتێک زەڕورترە بۆ هەمومان و ئەتوانین سوودی لێ ببین. کاک دکتۆر، ینی زۆر زار دەگوترێ بەشێک لە چێژی کتێب پەیوەندی بە لەمسکردن و بەو کاغەزانە هەیە کە لە بەردەستا. کتێبی دەنگی چێژی خوێندنەوە یاخود چێژی زانیاری و فێربوون کەم دەکاتەوە؟ چێژ شتێکی زۆر شخصیە. بۆ نمونە ڕەنگە من چێژ لە شتێک ببینم بەڵام مانایەوە نیە تۆش ئەبێ هەمان چێژی لێ ببینیان تۆ چێژ لە شتێک ببینی مانایەوە نیە من ئەبێ چێژی لێ ببینم. بەڵێ من 100% لەگەڵتام ئاشنابوونێک هەیە لەگەڵ خودی کتێب و کاغەز و لاپەیوەندی بە یادگاری و ئەو بابەتانەش بەڵام لە کتێبی دەنگیشا ئاشنابوونێکی تر هەیە، بەعدێکی تر هەیە کە ئەویش بەعدی دەنگەکەیە. هەندێک دەنگ و هەندێک خوێندنەوە ئەوەندە بەتوانان و ئەوەندە بە پێزە کە ڕۆحێکی تر ئەکا بەدەر ئەو بەبەری ئەو دەقەدا. بڕاب کە کتێبی وا هەیە بۆ هەر وەکو شعریشان وەکو کتێبێکی تاویش کە بە خوێندنەوە گوێت لێ و ئیتر قەت خۆت ناتوانانی بیخوێنیتەوە، چونکە هەستەکەی دووریەکی تر لە دەست ئەدەی، هەستەکەی چێژێکی تر لە دەست ئەدەی کە چێژی خوێندنەوەکەیە. ئەمە خوێنەری هێندە بەتوانامان هەیە کە ڕۆمانێکت بۆ خوێنێتەوە بە تۆ بێ 4 و 5 گوێی لێ بگریتەوە، نەک لە بەرەوەی دەقەکە تێنەگەیشتووی، بەس لە بەرەوەی چێش لە خوێندنەوەکە ئەبینیت. کەواتە توانێ بڵێ ئەمە ئاشکردنەوەی خوێنەرە بە کتێب ئەم ڕێگەیە؟ ئەمە ئەکید هەروەکو کاکە باسی کرد پێشتر لە زمانێکی ترا زۆر کاتی هەبوو بۆ کتێب خوێندنەوە زۆر ئاشناوە بە کتێب، بەڵام ئێستا لایفستایلی گۆڕاوە. کتێبی دەنگی ئێستا بەڵێ ئاشناکردنەوەی بە خوێندنەوە بە ئاشنابوون بە کتێبخانەی کوردی. باشە، پێشوازی خەڵک چۆنە بۆ ئەم پرۆژەیە؟ ئێمە بەڕاستی ماوەی بە شێوەیەکی با بڵین ئاشکرا ماوەی 6 مانگێکە ئەپلیکیشنەکانمان بەردەست بووە لە ئەپستۆر و لە گوگل پلی. لە ماوەی ئەم 6 مانگەیە لە ئێستا نزیکەی 2500 بەکارهێنەرمان هەیە لە سەرتاسەری جیهان. پێشوازەیەکی زۆر زۆرمان لێکراوە لەلایەن بەکارهێنەران، لەلایەن دەستگا حکومی و ناحکومی و میدیایی و حکومیەکانەوە بەڕاستی کە جێی سوپاسە. بەڵام بەر لەم دوولایەنەش پێشوازیەکی زۆر زۆر و پشتگیریی زۆر زۆرمان پێگەیشتووە لەلایەن نووسەرانەوە.
نووسەران زۆر زۆر بە سنگێکی فراوانەوە هاتوونەتە پێشەوە یارمەتیان داوین ڕێنماییان کردوین و بەرهەمەکانیان پێداین بۆی لە پلتفۆرمەکەمانە بێت کە ئەمە زۆر جێی دڵخۆشیە. دکتۆر هێمن ئەوەی کە سەرنجی من زیاتر قوڵاکاتەوە لەسەری خاوەن پێداویستی تایبەتە، ینی من زۆر جار لە خەمی ئەوەیە بووم وەکو خۆم کە کاتێک کەسێک نابینا بێت چۆن بتوانێت چێژ لە کتێبێک وەرگێت کە ئێستا کتێبی زۆر باش هەیە، چیرۆکی زۆر جوان هەیە، پێویستی بە هەموو ئەو پێشکەوتنانەیە. ئێوە چۆن توانێتانە لەمەوە خزمەتێک بە خاوەن پێداویستی تایبەت بکەن؟ ئێمە ئاگۆرا دەنگی چێکە لە بەرهەمەکانی ئاگۆرا ڤژن، چونکە ئاگۆرا ڤژن پلتفۆرمێکی کۆکراوەیە بەکارهێنانی تازەترین تەکنەلۆژیا بۆ خزمەتکردنی کتێبخانەی کوردی. ئاگۆرا دەنگ خۆی وەکو کتێبی دەنگی ئەمە زۆر خزمەتێکی باش بە نابینایان ئەگەێنێت، نەک تەنها نابینا بەڵکو بۆ نمونە کۆمەڵی کەسی تریش هەن کە کێشەی تەندروستیان هەیە و ناتوان کتێب بخوێنەوە. هەندێک جۆرە نەساقی هەیە کە ناتوانێت دەستی بە ڕاگرێت ئەو کاتە ناتوانێت کتێبەکە ببینێ بۆ نمونە، یان هەندێک کەس نابینا نییە بەڵام چاوی هێندە ئەزێتی ئەبێ یان ملی هێندە ئەزێتی بێ ناتوانێت کتێب بخوێنێتەوە. بۆیە کتێبی دەنگی چارەسەرە بۆ هەموو ئەمانە. بەڵام یەکێک لە پرۆژەکانی ترمان پلتفۆرمی کتێبی ئەلکترۆنیە کە ئەویش دووبارە نابیناکان ئەتوانن سوودی لێ ببینن لە بەروی ئەو تەکنەلۆژیای بەکاری ئەهێنین. پرۆگرامیشی تایبەت هەیە نابینەکان بەکارێنن هەرچیەک لەسەر شاشەی مۆبایلەکان بێت بۆیان نەخوێنێتەوە. ئەو کاتە ئەتوانن کتێبەکە ئەگەر بە دەنگیش بەردەست نەبوو بە خوێندنەوە بگات پێیان، بەڵام ئەگەر بۆ خوێندنەوەی بێت کە ئێمە بۆیانەکەین زۆر زۆر زیاتر چێژی لێ ئەبینن. پەیوەندیشمان هەیە لەگەڵیانە و زۆر لە نزیکەوە کاریان لەگەڵ ئەەکەین بە تایبەتی لەگەڵ هەندێک لە ڕێکخراوەکانیان کە خزمەت بۆ نابینانەکەن. باشە بەڕێز دکتۆر، هەماهەنگیتان لەگەڵ حکوومەت چۆنە بە تایبەت بەڕێوە بەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان؟ هیچ قسێکتان لەگەڵ ئەوان کردووە؟ دانیشتنتان هەوامان چۆن پێشوازی لە بابەتەکە دەکەن؟ پرسیارێکی زۆر جوان و پێم خۆش ئەم پرسیارت کرد. هەروەکو جەنابتان پێشتر باستان کرد کە هەوڵ و ماندووبوون و محاولات هەبووە لە ڕابردووە بەڕاستی بە درێژایی مێژوو بۆ خزمەتکردنی کتێبخانەی کوردی و بۆ خزمەتکردنی بەکارهێنانی تەکنەلۆژیا. بە قەناعەتی ئەمە یەکێک لەو هۆکارانەی کە ئەو هەوڵانە هێندە بە پێز نەبوون و نەگەیشتوونەتە دەرەنجام ئەوەیە هەوڵی زۆر تاکە کەسی بوون. ئێمە یەکێک لە بنەما سەرەکیەکانی کارکردمان ئەوەیە کە پێکەوە ئەتوانین زۆرتر بەدەست بێنین. بۆیە هەر لە یەکەم ڕۆژەوە قسەمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری کردووە، جەنابی وەزیری ڕۆشنبیری، بەڕێوەبەرانی ڕۆشنبیری گشتی، بە تایبەتی بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلەیمانی و سەردانمان بۆ هەولێر بۆ وەزارەت و هاتنی وەفد و بەڕێوەبەرانی وەزارەت بۆ لامان لە نزیکەوە هەماهەنگیمان لەگەڵ وەزارەت هەیە. دەرگای ئێمە کراوەیە بۆ هەماهەنگی و کارکردن لەگەڵ هەر کەس و لایەن و ڕێکخراوێک کە حەز بکات پێکەوە کار بکەین بۆی خزمەتێکی باشتر بکەین. و بەڕاستیش زۆر پشتگیر بوونە، زۆر دەستخۆشییان لێ کردوین و چاوەڕوانیشیان زۆرە لێمان بۆ هیوایان لە ئاسی چاوەڕوانی هەموو لایەکدا. باشە دکتۆر، چۆن توانێتانە باسیەوەت کرد کە نووسەر ئەو یاخود ئەو کەسێکە بەرهەمهێنەری ئەو بابەتەیە چۆن مافەکەی بۆ وەرگرن چی بکەن؟ چونکە ئێستا کێشەی هەرە زۆری نووسەرانەوەیە کە زۆرجار مافیانە خوڕێت لە چاپکردنی کتێبەکانیانە. دەستخۆش زۆر پێم خۆشە ئەوەت باس کرد. بەڕاستی ئەوشیێکی ترە لە هەڵە کەلتوریەکان کە لە ناو ئێمە باوە. بۆ نمونە کەسێک ئەپلیکیشنێک دائنێەوە چێ کتێبی سەد نووسەرەخات ئەپلیکیشنەکەیەوە بە تێگەیشتنی خۆی خزمەت بە کتێبخانەی کوردی و بە نووسەرەکانەکە، بەڵام بێ پرس و ڕای نووسەرەکان، بێ گەڕانەوە بۆ نووسەرەکان. ئێمە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونمانەوە دەستمان بۆ هیچ کتێبێک نەبردووە بەر لەوەی گرێبەستێکی 22 خاڵی لەگەڵ نووسەرەکاندا ئیمزا بکەین. لەم 22 خاڵەیە مافی ئێمە وەکو دەستگایەک و مافی ئەوان وەکو نووسەر پارێزراوە، چ بۆ کتێبی دەنگی بێت، چ بۆ کتێبی ئەلکترۆنی بێت، چ بۆ ڕووی مارکتینگ ئەوانە بێ. ئێمە دووبارە قەناعەتمان وایە کە ئەبێ پلتفۆرمێک دروست بێ، ئەم پلتفۆرمە ببێت بە هاندەرێکیش بۆ نووسەران. یەک بۆ ئەوەی بەردەوام بن لە نووسین، بەڵام دوو بۆ ئەوەی جوانتریش بنووسن. چونکە ئەگەر جۆرە پێشبڕچەیەک دروست بوو، نووسەرانیش زیاتر بەخۆیان داچنەوە و جوانتر ئەنووسن. وەک لەوەی کە ئیتر من کتێبێک چاپەکەم و خەڵک ئەی با و خەڵک چاپی ئەکاتەوە و ئەگات بە خەڵک بێەوەی من پێی بزانم. لەبەر ئەوە کتێبی وا هەبوو زۆر حەزمان کردووە لە پلتفۆرمەکەمان بێ، بەڵام نووسەرەکە ڕازی نەبووە. ئەم شتمانە بڕیار لای تۆ ئەتر لەوە زیاترمان بۆ ناکرێت. لە ئێستادا زیاتر لە گرێبەستی 110 کتێبمان هەیە گەر هەڵە نەبم کە ئەم 110 کتێبە لە نووسەری هەر چوار پارچەی کوردستانەوە هاتووە. کتێبی ژانرای جۆرا و جۆری تایە، کتێبی زاراوە جۆرا و جۆرەکانی تایە، سۆرانی، کەلهوڕی، کرمانجی، بادینی، بەڵام هەمووی بە گرێبەستە و بە ئیجازەی نووسەرەکان کاری باشەکەن. دکتۆر هێمن لەگەڵ بۆ قوتابیان چی دەکەن ئێوە؟ ینی تەنیا خۆی دەبینێتەوە لەو کەسانێک کە
وەکو چێش خوێنەرن ینی تەنیا لەسەر بابەتە ئەدەبیەکان کار دەکەن یاخود بۆ قوتابیان پرۆژەتان دەبێت لە داهاتوو ئەمان بتوان سوود لە منهەج ببینین لە ڕێگەی دەنجیەوە. بیرۆکەکەت زۆر جوانە بەڕاستی ببورن. ئەم جۆرە پلتفۆرمە ئەکرێت چینی زۆر جیاواز سوودی لێ ببینێ یەکێک لەوانە قوتابیان. بەڵام لە ئێستا ئێمە زیاتر کارمان لەسەر ئەو ژانرایانە کردووە کە ژانرای نافەرمین بۆ نمونە خوێندن نین بەشێک نین لە منهەجی خوێندن. دەرگامان کراوە دووبارە و پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی پەروەردەش کردووە لەگەڵ جەنابی وەزیر قسەمان کردووە پێشتر و هەر کاتێک ئەوان حەز بکەن ئێمە پرۆژەیەکی وا بکەین پلتفۆرمەکەمان ئامادەیە ستافەکەمان ئامادەیە توانین ئیشی لەسەر بکەین. لە ئێستادا ئەوەی بۆ قوتابیان بێ ڕەنگە زیاتر ئەو بواری گەشە پێدان بێ گەشە پێدانی کەسی بێت کە کۆمەڵی کۆکراوی زۆرمان هەیە لەو بوارە و گەنجان بە گشتی ئەتوانن سوودی لێ ببینی و خوانی لێوە فێر بکەن بەڵام بڵێ منهەجی فەرمی خوێندنگاکان کارمان لەسەر نەکردووە لە ئێستادا. باشە پرۆژە و پلانی داهاتوتان بۆ گەورەکردنی پلتفۆرمەکە چۆنە بێت؟ ئێمە بەو هیواین کە ئەوەی دەستمان پێکردەوە بتوانین بەردەوام بین پێویستمان بە یارمەتی و پشتگیری هەموو لایەنێک هێبووی بتوانین بەردەوام بین ئەگەر بەو پێی هاتوین بەو پێ بەردەوام بین چەند ساڵێکی تر بەڕاستی گۆڕانکاریی گەورە ئەبینین لە کتێبخانەی کوردی و لە خزمەتکردنی تەکنۆلۆژیا بۆ کتێبخانەی کوردی. پرۆژەکانمان ئێمە لە سێ پرۆژەیە خۆی ئەبینێتەوە ئەمڕۆ زیاتر باسمان لە ئاگۆرا دەنگ کرد کە ئەپلیکیشنی تایبەتە بە کتێبی دەنگی کوردی بەڵام پلتفۆرمێکی ترمان هەیە ئاگۆرا ڤۆیسە کە ئەپلیکیشنی تایبەتە بە کتێبی دەنگی ئینگلیزی بەڵام ئەو کتێبانەی لە کوردیەوە تەرجمەکراون بە ئینگلیزی ئەمەش خۆمان هەر کاری لێ ئەەکەین و کتێبی وەرجێڕاوی تریش وەرئەگرین کە لە کوردیەوە وەرجێڕناوە سەر ئینگلیزی و بە ئینگلیزی بە جیهانی بگەین. دکتۆر من لێرە شتێک هەیە ئێوە چۆن ئەتوانن ئالیژنەتان هەیە هەڵسەنگاندنتان هەیە بۆ ئەو جۆری کتێبانەی کە دایانن لە پلتفۆرمەکە یا خود نە هەر نووسەرێک ڕازی بوو ئێوە ئامادەن بۆی بڵاوکەنەوە؟ وەکو لیژنە ئێمە لیژنەیەکی ناوخۆییمان هەیە بەڕاستی خۆمان لە ئێستادا ئێمە تیمێکی دەکەسین کە کار لەسەر ئەم پرۆژە ناکەین ئەم دەکەسە بەردەوام و هەموو ڕۆژێک لە کارکردنا کۆکراوەیەکی شارەزایی و باگراوندی جۆرا و جۆرە بەشێکی زۆریشمان ئاشنایەتیمان لەگەڵ کتێبخانە و ئەدەبیات هەیە بە سەقافەی ئەکادیمی و بە غیر ئەکادیمی. لە ئێستادا لیژنەیەکی فەرمیمان نییە بڵێن هەڵسەنگاندنەکە خۆمان ئەو هەڵسەنگان ناکەین بەڵام هەندێک لەو هەڵسەنگاندنانە لەبەرەوەی حەزەکەین نووسەرێک زیاتر بناسرێت و بگات بە گوێگران نووسەری گەنجن هەندێکیان مەجبورین کە هەڵسەنگاندنەکە بۆ نمونە پەشیمان بینەوە لێ لەبەرەوەی هەروەکو ئاماژەم پێکرد نووسەرەکە ڕازی نابێت کە ئێمە کاری لەگەڵ بکەینش بڕیاری خۆ. دکتۆر من ینی من کتێبێک دەنووسم ڕەنگە ناوەڕۆکی کتێبەکەی باش بێت تۆ بیخوێنی هەڵسەنگانی بۆ بکەی پێدوا ینی ئاستی کتێبەکە کتێبێکی باشە بەڵام ژمارەی سپاردنم لە وەزارەتی ڕۆشنبیری وەرنەگرتووە کار لەسەر ئەم جۆرە کتێبە دەکەن یان پێویستە ڕێکارە یاساییەکە لە ڕێ حکوومەتەوە ببڕم بۆ بڵاوکردنەوەی کتێبەکە اینجا بێتە لایەوە؟ نەخێر ئێمە هەموو کتێبێک ئەبێ بە شێوەیەکی فەرمی بڵاو کرابێتەوە اینجا ئێمە مرج نییە چاپ کرابێت بەڵام ئەبێ ڕاستپاردنی وەرگرتی بێت و بڵاو کرابێتەوە با بڵین اینجا ئێمە کار لەسەر کتێبە دەنگەکەی بکەین. لە ئێستاش دەبڕاستی لە کۆی ئەو 500 کتێبەی کە تا ئێستا گرێبەستمان لەسەر کردووە تووشی هیچ حاڵەتێکی واش نەبووین بڵین تا ڕەوزی بکەینەوە بەڵام ئەوە معلومە دروستە بە هیوێن کە کارەکەتان دەنگدانەوەی زۆر زیاتری هەبێ و لە داهاتوودا زۆر بەفراوانتری بیبینینەوە. سپاس دکتۆر هێمن شێخ عومەر کە وەکو دامەزرێنەری ئاگۆرا لەگەڵمان بووی سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ جەنابتان بۆ ئەم هەلانە بەڕاستی ئێمە پشتگیریی زۆر گەورەیە بۆ ئێمە جێی شانازیە بۆ ئێمە بۆ هیواین لە ئاستی چاوەڕوانی ئێوە و هەموو لایەکدا بەردەوام بن ئینشاءالله.